گریانی مالیک نەجاتی تەمەند 4 مانگە بەهۆی گەرمای بەتینی هاوینەوە. بەهۆی نەبوونی کارەباوە دایک و داپیرەی بەنۆرە باوەشێنی لێ دەکەن بۆ ئەوەی کەمێک فێنچی بکەنەوە. ناوەلارسێکە خەولێ کردووە لە مەعبەینیان دانیشم باوەشینم لێکردن. ئێرە دۆڵی ئاڵانەیە لە قەزای خەلیفان. شەو و ڕۆژ لە نێوان 3 بۆ 6 کاتژمێر کارەبای نیشتیمانیان پێدەدرێت. ئەو ماوەی دەمێنێتەوە بێ کارەبان. ژیانن نییە وەعزن نییە ئەلعانەیەگە کارەبانێت و ئاویشتن نییە بخۆین و بێستەر و بەرایەتێ ئەو سێ مندارە نەدە دوورخانیدا بەو هۆی ئەوە ئێجاسەیە دیشنای وەستەرێک هەنێ بێ ڕاوەشینە و ڕاوەشینە لیان ئەرۆ لە هیچ کارەبانیە لەوەتینەوەی شەوێک کوژایتەوە نەهاتیتەوە هیچ ئیسراعەتن نیەوە ژیانیە ئاونیە کارەبانیە بەفر نەبوو بخۆینەوە هیچمان نەبووە. سبەینە گۆتم بەڕیدە شعن بیناویش کارەبانێ پێش شعینکەینەوەی پێ ناکرێتن بەڕیدەن پێ نەکرا. دوای 34 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێم هاوڵاتیان بە پارچەیەک کارتۆنەوە باوەشێن لە خۆیان دەکەن بۆ ئەوەی کەمێک لەو گەرمایە بەتینە خۆیان فێنک بکەنەوە و دەڵێن بەرپرسان لەگەڵ ئێش و ناسۆرەکانمان ناژین و ژیانیان لێکردوین بەژان. بۆ هاوینەی کارەبار نەبیشەوەی دیکەم سێوارکردن لە خانی لە دەرێ. لەگەڵ دەستپێکردنی بانگەشە بۆ کارەبای 24 کاتژمێری لە شارە گەورەکان کارەبا لە شارۆچکە و شارەدەکان کەم کراوەتەوە. بەو هۆیەوە ناڕەزایەتی لە چەند ناوچەیەک دروست بووە. یعنی وەزعی ئەو خەڵکی ئەوەندە نەخۆشە ئەوەندە نەخۆشە ئەمن بەخۆم کوڕە شەهیدم بەڕاستیت بێمێ لە هەفتاوچاری باوی من شەهید بووە. یعنی ژیانی لەو ژیانەی بە من نەخۆشتر ئەگە زمانی بەعسی دیت بیتن ئەگەنا نەندیتە هەوڕۆ بەخۆم گوێ لێ بووە. یعنی ڕدێن سپی بوون زەماعاتێک بودانیش بوون خۆیان یانە گۆ یا ڕەبی ئەو حکومەتەی لە کۆرەمە کەویان ئەمە ئەو لە کۆر ئەو حکومەتەی بکەوە. یعنی لەوەی چتر کە ژیان لەو پەڕی نەخۆشە. وەڵای وازەکەم ئاخی نەپەسم بوو سێوارم کردن سێوار چوومە ژۆرێ لێ میدارەکە هاتمە دەر لەوێ میدارە نەکرد ئاخیری گوتمە مندار هەندێک ئاوێن بین بەسەر و مشکام داکەن بە قورعان خەرجی ئاخی نەپەسیتم ئینە خۆشم گوتم زەردم لێ بداتن تەمێخیت ئاویش نەبوو ئاویش نەبوو. گوندەکانی سنووری ئیدارەی سۆران بە سەرجەم قەزاکانەوە کارەبایان چەند کاتژمێرێکی کەم پێدەدرێت. ئەمەش لەم گەرمای هاوینە ژیانیان سەخت بووە. دەسەڵاتی ناوچەکەش خۆپیشاندان بۆ هاوڵاتیان بەڕەوا نابینێت بۆ داواکردنی مافەکانیان و بە زەبری هێز کۆتایی بە خۆپیشاندان دێنێ کە لە ئەنجامدا شەهیدبوونی حەسەن سەرنەوسی و برینداربوونی 3 کەسی دیکەی لە ناوچەی باڵەکایەتی لێکەوتەوە. لەم گەرمای هاوینە و لە مانجی تەمووز هاوڵاتیان لە بێکارەبایی باوەشێن بە کارتۆن لە خۆیان دەکەن. کامە بەرپرسیە وڵاتە هەیە دۆخەکەی بەم شێوەیە بێتن بێکارەبا بێ ئاو بێ موچە بێت. کاتیەوە نەهاتووە لە کۆشکەکانتان بێنە دەرەوە و ئەم ژیانە سەختەی هاوڵاتیان ببینن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی ئاڵانە لە قەزای خەلیفان.